هەر یاسا و بریارە یاسایەک بنکەی یاسەدانان لە هەرێمی کوردستان کرایەوە. یاسا پێیوەستە بەڕێخستنی هەڵسوکەوتی تاکەکان و کۆمەلگا لە ڕێوڕسمی ڕاگەاندنی ئەو بنکەیەدا سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیان سەرباری هەموو ئاستەنگەکان، بەڵام بە هەوڵی هەموو لایەک توانرا ئەو بنکەیە دامەزرێنین کە کاری 29 ساڵی پەرلەمانی و 5 خولی پەرلەمان لەخۆ دەگرێت. بە شێوەیەکی دادەپەیس و ئەلکترۆنی هەموو یاساکان و بڕیارەکانی پەرلەمان لە بەردەم خەڵکی کوردستان دەبێت. ڕاگەیاندنی یەکەمین بنکەی یاسادانانی هەرێمی کوردستانە. خۆشبەختانە ئەمڕۆ توانیمان نۆبەرەی ئەو هەوڵەمان بخەینە بەردەستی بەڕێستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە قۆناغی یەکەمە خۆی لە ساغکردنەوە و دیکۆمنتکردنی سەرجەم ئەو یاسا و بڕیارە یاسایانە ئەبینێتەوە کە پەرلەمانی کوردستان دەری کردوون یان بەرکاری کردوون یا هەمواری کردوون. بنکەی یاسادانان لە هەرێمی کوردستان کە ڕاستەخۆ سەر بە سەنتەری توێژینەوەی پەرلەمانی کوردستانە، بەرپرسی سەنتەرەکە ئەشکرای دەکات دوای کردنەوەی ئەو بنکەیە ئیتر یاساناسان و ڕۆژنامەنووسان و تەواوی خەڵکی کوردستان دەتوانن بە ئاسانی دەستیان بگات بە یاساکان و بڕیارەکانی پەرلەمانی کوردستان. بۆ هاوڵاتیان گرینگە مافەکانی خۆیان لێرە بەدواوە لە یاساکان دەناسنەوە، بۆ ئەکادمی گرینگە، بۆ توێژەران گرینگە، بۆ پەرلەمانتاران گرینگە و ڕوویەکی دیموکراسیش دەداتە هەرێمی کوردستان کە یەکێک لە قیاسەکانی ئەو ژمارەی کە پێی وەردەگرێت لە وڵاتێک کە شەفافێتی هەیە خستنە بەردەستی زانیاریەکانیتی بە شێوەی ئۆنلاین کامە ئەومان کرد بەڕاستی سوودی بۆ هەرێم و بۆ هەموو هاوڵاتیان بۆ ڕاگەیاندنکارانیش کارێکی زۆر گرینگە. یاسا و بریارەکانی لەلایەن بەشێکی بنکەی یاسەدانان لە هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی ڕسمی دەست بەکار بوو ئامانج لە دامەزراندنی جگە لە خستنەڕووی دۆخی یاساییە لە هەرێمی کوردستان لە هەمان کاتدا پاراستنی دەقە یاساکان و خستنە ڕووی زانیاری تەواوە لەسەر ئەو یاسایانەی کە لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمان دەرچووە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.